ئێمە وەکو یەکەمین چالاکی شمان لە مانگی ڕابردوو لە بەردەم قایم قامیەتی شاری کەرکووک گردبوونەوەیەکمان ئەنجامدا و چەند خاڵ و تێبینیەکمان بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک قستە ڕوو بە تایبەت کێشەی مۆلیدە ئاهلیەکان کە لەم خاڵانەدا خۆی دەگرێتەوە. یەکەم کەمکردنەوەی نرخی مۆلیدە ئاهلیەکان، زیادکردنی ڕێژەی گاز بۆ خاوەن مۆلیدە ئاهلیەکان. سێیەم کەمکردنەوەی نرخی گاز بۆ خوار نرخی بازار بۆ خاوەن مۆلیدە ئاهلیەکان. چوار دانانی میکانیزمێکی گونجاو بۆ دیاریکردنی کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی. پێنج زیادکردنی کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی. شەشەم پێدانی بەشی گازی مانگانە هەموو مانگێک لە کاتی دیاریکراوی خۆیدا و بەبێ دواکەوتن. دوای ئەوەی کە ئەم خاڵانەمان خستە ڕوو هەستمان کرد کە ئیدارەی پارێزگای کەرکووک بەدەم داواکارەکانمانەوە نەهاتن، بۆیە لە ڕێگای تیمەکانی گروپی شەقامەوە هەستین بە کۆکردنەوەی واژووی هاوڵاتیان لە کوچە و کۆڵانەکانی شاری کەرکووک. دوای ئەوەی بە هەزاران واژوومان کۆکردەوە و خاڵێکی دوای ئەوە هەستین بە تۆمارکردنی سکاڵا لە دادگای کەرکووک و بەڕێز دەستەی دەستپاکی کەرکووک.